پاش کەمتر لە 3 مانگ لە کۆچی دوایی باوکی عەبدوڵڵا محەممەد مورسی بچووکترین کوڕی محەممەد مورسی سەرۆکی کۆچکردووی پێشووی میسر لە تەمەنی 24 ساڵیدا بە جەڵتەی دڵ کۆچی دوایی کرد. ئەحمەد مورسی دووەم کوڕە گەورەی محەممەد مورسی لە لێدوانێکیدا مردنی عەبدوڵڵای برای بەهۆی جەڵتەی دڵەوە پشت ڕاست کردەوە. هاوکات عەبدولمونعیم عەبدولمەقسوود پارێزەری بنەماڵەی مورسی ڕایگەیاندووە لێکۆڵینەوە لە هۆکاری مردنی عەبدوڵڵای کوڕەبچووکی مورسی دەستی پێکردووە. دەستگا ڕاگەیاندنەکان لەسەر زاری ئەحمەد مورسی گواستویانەتەوە کە عەبدوڵڵا لە کاتی شۆفێریدا دووچاری گرژی لە ماسوولکەکانی دڵی بوو و ڕاستەوخۆ بەرەو نەخۆشخانە گواستویانەتەوە، بەڵام پزیشکەکان نەیانتوانیوە وەستانی دڵی چارەسەر بکەن و بۆ هۆیەوە لە نەخۆشخانەی واحا لە پارێزگای جیزا گیانی لەدەستداوە. هاوسەری کوڕا کۆچکردووەکەی مورسی ئاماژەی بۆەوە کردووە عەبدوڵڵا زۆر بە مەرگی باوکی خەمبار بووە و بەردەوام وتوێتی کە باوکیان کوشتووە. لە پاش مردنی باوکی بە مانگێک لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر عەبدوڵڵا مورسی تویتێکی کردووە و نووسیوێتی باوکە دڵم شفای بۆ نایەت و ڕۆحم ئارام ناگرێت، خەم و خەفەتم ناڕوات تا بە ڕێگەی تۆدا نەڕۆم و لەو ڕێگەدا نەمرم. لە ئێستادا هیچ حەز و خولیایەکم بۆ ژیانی ئەم دنیا نەماوە. لە پاش کودەتاکەی سەرباوکی و هاتنی عەبدولفەتاح سیسی کودەتاچی بۆ سەر دەسەڵات، عەبدوڵڵای کوڕەبچووکی مورسی زۆرترین قسەی لەسەر سیستەمی کودەتای میسر هەبوو. لە ڕێگەی تەلەفۆنەوە چاوپێکەوتنی لەگەڵ چەندین دەستگای ڕاگەیاندنی عەرەبی و جیهانی ئەنجام داوە و لە سەرجەمیاندا سیسی و حکومەتەکەی بە کودەتاچی و محەممەد مورسی باوکی بە سەرۆکی شەرعی وڵات ناوبردووە. هەر لەبەر ئەوەش حکومەتی میسر هەموو دەرکەوتن و چاوپێکەوتنێکی عەبدوڵڵای لە ڕاگەیاندنا بیسترا و بینرا و خوێنراوەکانی میسر قەدەغە کردبوو. هاوکات لە پاش گیان لەدەستدانی محەممەد مورسی لە چەندین تویتیدا سیسی و دەسەڵاتەکەی بە کوشتنی باوکی تۆمەتبار دەکرد. هەروەها لە کۆتا پۆستیدا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە 25 ئاب نەخێری بەڕووی دەسەڵاتی ئێستای میسر بەرز کردوتەوە و هەموو جۆرە دانووسان و گفتوگۆیەکی لەگەڵیاندا ڕەت کردوتەوە. کوڕا بچووکەکەی مورسی لە پاش دەستگیرکردنی باوکی زۆرترین تۆمەتی ئاراستە کراوە و حکومەتی کودەتاچی میسر بەردەوام گێچەڵی پێکردووە. بە جۆرێک لە ئازاری ساڵی 2014 عەبدوڵڵا و هاوڕێیەکی بە ناوی محەممەد عیماد عەبدولمومین لە خاڵێکی پشکنیندا ئۆتۆمبیلەکەیان ڕادەوەستێن و بە بیانووی دۆزینەوەی مادەی هۆشبەر دەستگیر دەکرێن و دواتر دادگا سزای 1 ساڵ زیندانی و 10,000 جونەی میسری بەسەر عەبدوڵڵادا دەسەپێنێت و پاش تەواوکردنی سزاکەی لە 22 تەمووزی 2015 لە زیندان ئازاد دەکرێت. هەروەها لە ساڵی 2018 بە تۆمەتی جۆراوجۆر وەک بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاست و دروستکردن و پشتیوانی لە ڕێکخراوی تیرۆریستی چەندین جار دەستگیر کراوە. لەلایەکی دیکەوە ئوسامەی کوڕە گەورەی مورسی لە کۆتا مانگی 2016ەوە لە زینداندایە و وەک باوکی چاوپێکەوتنیان لێ قەدەغە کردووە کە مورسیش لە ماوەی 6 ساڵی زیندانیدا تەنها 4 جار چاوپێکەوتنی لەگەڵ خێزانەکەی هەبووە. لە کاتێکدا بەپێی یاسای میسر هەر زیندانیەک مانگانە 1 جار مافی چاوپێکەوتن و دیداری کەسوکاری هەیە. محەممەد مورسی و نەژلا مەحموودی هاوسەری 5 منداڵیان بەناوەکانی ئەحمەد، شەیما، ئوسامە، عومەر و عەبدوڵڵا هەبوو. سەرۆکۆماری پێشووی میسر کە بە کودەتا لە پۆستەکەی دوورخرایەوە مانگی حوزەیرانی ڕابردوو لە هۆڵی دادگا و دوای 6 ساڵ لە زیندانی تاکە کەسی بەهۆی جەڵتەی دڵەوە کۆچی دوایی کرد. بەڵام کەسوکارەکەی باسییان لەوە کرد مورسی بەهۆی پێنەدانی دەرمانەکانی و ئەشکەنجەوە گیانی لەدەستداوە. گەرچی تا ئێستا باس لە بۆنی پلان بۆ کوشتنی عەبدوڵڵای کوڕی مورسی نەکراوە، بەڵام خەم و خەفەتی مردنی باوکی بە هۆکاری سەرەکی مردنی کوڕا 25 ساڵانەکەی مورسی دادەنرێت.